بایک سۆنگیۆنگی تەمەن 84 ساڵ دوای ئەوەی ناوی تۆمار کرا بۆ ئەوەی بە خێزانەکەی بگاتەوە، زانی کە خوشک و براکانی لە کۆریای باکوور کۆچی دواییان کردووە. بۆیە چاوەڕوان نییە بە سۆزێکی هاوشێوەی خوشک و براکانی چاوی بە خزمە دوورەکانی بکەوێت کە نایان ناسێت. لەبەر ئەوەی پێشتر ئەوانم نەبینیوە و هیچ پەیوەندیەکم لەگەڵیان نەبووە، بەڵام ئیتر ئەوەیە بەخێن بە یەک دەگەینەوە. بایک یەکێکە لەو 57,000 کەسەی کۆریای باشوور کە خۆیان ناونووس کردبوو بۆ ئەوەی بەشداری بکەن لە گەشتی بەیەکگەیاندنەوەی ئەو خێزانە پەرتەوازانەی کە لە ساڵانی 50کانی سەدەی ڕابردوو لە یەک جودابوونەتەوە لە پاش ئەوەی جەنگ کۆریای دووکرد کرد. ئەم ساڵ کەمتر لە 100 کەس لە هەردوو کۆریای باکوور و باشوور لە هاوینە هەواری چیای گوگانکی کۆریای باکوور بە یەکتر شاد دەبنەوە. ماوەی 3 ساڵە هیچ گەشتێکی بەیەکگەیاندنەوەی خێزانە پەرتەوازەکان ئەنجام نەدراوە. ئەمەش بەهۆی ئەو گرژیانەی لە نێوان هەردوو کۆریا کەوتەوە لەسەر تاقیکردنەوەی ناوەکی و موشکیەکانی کۆریای باکوور کەەوە هایان کرد هەوڵەکان و هاوکاری و هاوبەشی نێوانیان ئاڵۆز بێت. هەندێک لەوانە لە جەنگەکە ڕزگاریان بۆ ماونەتەوە، وەک کانگ هاوجای تەمەن 90 ساڵ کە ئێستا پەکی کەوتووە و تووشی لە بیرچوونەوە بووە، کیمیۆنگ سووکی کچی دەڵێت ئەوان ڕازی نەبوون بڕۆن دوای ئەوەی زانیان هەموو خزمە نزیکەکانیان کۆچیان کردووە. چونکە ئەوان خوشک و برای نین، بۆیە هەست و سۆزێکی زۆریان بۆ یەکتر نابێت. بەڵام دوای دەیان ساڵ لە دابڕان لە خێزانەکانیان ئەوانەی لە کۆریای باکووری گۆشەگیرکرا و هەژارداردا دەژین، ئێستا ئەوانە لە کۆریای باشوور لە جەنگەکە ڕزگاریان بووە، دەیانەوێت بزانن خزمەکانیان چۆن ژیان و چۆن کۆچی دواییان کردووە. کاتێک بە یەک دەگەین باسی ئەوە دەکەین کە لە ڕابردوو چی ڕوویداوە، کە لەوانەیە ئەوەی یەکەم جار و دوایین جار بێت. ئەم گەشتەی ئەم ساڵ بۆ زۆرێک لە بەتەمەنەکان سەرەڕای ئەوەی بۆ بە یەکگەیشتنەوەی خێزانەکانە هەلێکیش دەبێ بۆیان تاوەکو ماڵئاوایی لە یەکتر بکەن.